خۆشەویستان دانیشتوین لە مێرگەبان لە ڕێکەوتی 21 مانگی حوتی ساڵی 2016 میوانی کۆمەڵی برای بەڕێز و خۆشەویستین بۆ جاری شەشەم و حوتەم لە ئەمرا بەڕێزانم کاکە سەمەدی پۆشاک، کاکە کارە هەورامی، کاکە میری حاجی، کاکە ڕێبازی ئۆمەراغا، کاکە ڕێڤینی وەسایی و کاکە داراواناغا، کاکە منکۆیی، کاکە ئاستی و کاکە فەرەپەنجایی خۆشەویست لەگەڵ ئاسوی خۆشەویست، کاکە خێڵخیڵ و کاکە میرانی خۆشەویست لە خزمەتانین و ئەو گۆرانیانش بۆ یەکەم جارە کاکە خێڵایە پێشکەشە بۆ خۆشەویستانی کە لێرەن. گەرنە مردە و نازەنیت مامۆ بمێنم هەیە گەرنە مردە و یارەکەم مامۆ بمێنم جازەکاتی ماچان وەڵڵا لە تۆی دەسێنم ئای دادەوەی ڕۆڕۆ ئای نایە بۆ ماڵم ئەتۆ دڵسۆزێ جاشۆ بێ بۆ ماڵێ دەستش هەرێ تازە داینابوو وەڵڵا بنە غەیبان چی جا تازە داینابوو میرە جا بنە غەیبان چی بۆ خۆی نەیدامێ وەڵڵا تووڕە بوو داچی ئاخ دادەوەی ڕۆڕۆ ئای نایە بۆ ماڵم جا بۆ دڵسۆزێ وەی شەو بێتە ماڵێ هەرێرکە باڵاکی وەی وەی یارم دەبینم هەرکە باڵاکی بورم نارم دەبینێن شەواتە بەیان سەمەجا بەزناڵم شیرێم شەواتە بەیان خەریکی بەزناڵم شیرێم ئەی دادەوەی ڕۆڕۆ ئاخ نایە بۆ ماڵم وەی بۆ دڵسۆزێ ئاخ شەو بێتە ماڵێ هەرێ لەو کەلا دەنجێ سازێ هەڵاڵە و زەمزەمە لەو کەلا دەنجی سازێ هەڵاڵە و زەمزەمە شریکەی خانێم خازێ لەو دۆڵ و چەمە شریکەی خانێم خازێ لەو دۆڵ و چەمە چین لەسەر چینە گۆڵبی چین چینە و ناوی ئامین چین
لەسەر چینە زوڵفی چینچینە و ناوی ئامینە یاد بەڕووی ماڵمان هاتووە ئێخەی کردەوە شەو لەسەر سنگۆمە منچی ڕۆژم کردەوە هەرێ خۆزگام بەو کاسەیوە لا جیرانە ئەخ خۆزگەم بەو کاسەیکە لا جیرانە ئەی بەشەوە باڕۆژی لا و میوانە ئەخ میوانی دایمەی ئەو جود مەمکانە چین لەسەر چینە زوڵفی چینچینە و ناوی تاژینە چین لەسەر چینە زوڵفی چینچینە و ناوی ئامینە یار بەڕۆی ماڵمان هاتووە ئێخەی کردەوە شەو لەسەر سین و مەمچی ڕۆژم کردەوە دۆست